وەڵی لە ڕێی ڕاگەیاندنەکانەوەی جاوکمباییشیان پێ بوو دوای ئەوەی کە دەرچوون لە جەزیرەکە مابوونەوە ئاگاداریان کردیمتیان شتێکی وامان بەسەرات بوو. مێردەکەی لەگەڵا بووە لەگەڵ سێ مناڵی یەکێ لە مناڵەکانیشی مێردەکەی و دوو مناڵی لەگەڵا بووە 8 نەفەر بوون ئێساکەوانیش لە وێنانن دەست بەسەر نازانم مەسیریان چێبی. سێ مناڵی لەگەڵا بووە بڵێن لەگەڵ خۆیان دوانیکەیشی هەیە لەگەڵ ئەوان نەبوون. وڵی هۆکاری سەفەرکردن خۆچاری وایە کابرا لە ئەوروپاوە ڕوا بۆ رووسیا لە رووسیا ئیتر ئەو خەڵکە ئازادە چۆن کوێ هەڵەبژێرێ کوێ ئەشێ ئیتر تۆزێکیش بێئیشی و شتەیە لەم وڵاتی خۆمانە و ئەو شتانش هەیە و ئیجاوەکو خەڵکیش خۆی ئازادە لە کوێ بۆ ئەژی بۆ کوێ لە قەتەرە ڕوا ئەوروپا لە ئەوروپا هێساکە نیوەی قەتەر و دوبەی و ئیمارات لەوانەیە ئەوروپی بن. وەڵی زۆر ئەزێتی خەڵکمانداوە مانیەک و حەوەشت ڕۆژە ئەو خەڵکە بە تەلەفۆن هاتوون تازێشمان بۆ داناولەوە پێش و ئەو بەم شەوە لە نیوەڕۆ خەڵکاتووە لەگەڵمانە بۆ هەولێر زۆر سوپاسیانەکەین مەمنونین ڕێزیان هەیە خواجەزای بە خێران باتۆ ئێمە نەتوانانی سوپاسیان پێی مەگەر خواجەزای مات و دەستیان خۆش زۆر مەمنونی. والله من سپاسی خواکەم و سپاسی ئەم خەڵکەکەم کە ئەوە بشەوە هاتکە بۆ مەراسیمی ئاب کە دیشکی منە زۆر مەمنونی ئەوڵ خوام و دووهەمینی ئەم خەڵکە خوا جەزای گشان باتەوە ئەوە یارمەتی ئێمەی داگە مسخالە زڕێ خوا جەزای باتەوە و خوا لە برایی کەمینەکە و خوا جادو زیاتری پێ عتاب بکە یاخۆ قەزای لە ماڵک قسەی من هەرە بەس. وخاتری حرمەتی قورئان ئەمە بیکا بە کۆتا موسیبەتی هەموو لایەکمان داواتان لێ ئەەکەم ئەم خارجە با ئیتر بەس بێ داواتان لێ ئەەکەم با ئەم خارجە ئیتر بەس بێ ڕەحمەتی خوا لە هەموو لایەکمان دادەگیان ئینشاءڵڵا ئیسە تۆیش ئیسراحەت ئەەکەی وەختی ئیسراحەتە و ئەو دڵ و جەرگ و سوتاوەی ئەم پیرەژن و پیرە پیاوەش ئیتر ئینشاءڵڵا خوا سوکنایی بۆ ئێنێ بە هاتنی جەنابتان بم وقت بم نا وقت هاتون بحرمة جميع سور القرآن لا سيما بحرمة سورة المباركة الفاتحة.